بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. محاسبة النفس واتا لێپێچینەوە لەگەڵ نفسی خۆت. مسلمان واجبە لەسەری بە بەردەوامی ئاگاداری نفسی بێ، چکە بەڕاستی جەستەی و کردار و گفتاری بە دوای نفسیان ڕوە، و ئەگەر بێت و نفسی فەرامۆش بکە ئەوە لە سنوورەکان دەرەچێ و بەو شێوەیەش خۆی شایستەی سزای ئەڵڵاکە سبحانه وتعالى. الله جل جلاله لە قورئانە باشکردنی نفسی بە باشکردنی ئینسانەکە داناوە و بەهەشتی بۆ بڕیارداوە، و لە دەستدانی نفسیەت و خراپکردنیشی بە خراپبوونی ئینسانەکە لە قەڵەم داوە و بەرەو دۆڕانی هەتایی بڕیاری بۆ داوە. کە فەرمێ دوای 11 دانە سوێن ئەفەرمێ قد أفلح من زكاها وقد خاب من دساها. ئەو کەسانی کە نفسی خۆیانە گرن و لێپێچینەوەی لێەکەن و ڕاستیە ئەکەنەوە لەسەر شەریعە دەیبەن بەڕێوە، ئەوە سەرفراز بوو. و ئەو کەسانەشی کە نفسی خۆیان پشتگوێەکەن لێپێچینەوەی لێ ناکەن، بەڕەڵایەکەن حەزی لە هەر شتێ بێ ئەنجامی بدا و حەزی لە هەر شتێ بێ بیڵێ و حەزی لە هەر شتێ بێ بیخوا و بیکە، فەرمێ ئەوە بەڕاستی تووشی دۆڕانە بن لە ڕۆژی قیامەتە و داغڵی ناو جەهەنەمە بن. وی الله سبحانه وتعالى لە قورئانە سەرنجمان ڕاکێشێ بۆ میثقالە ذەڕەیەکیش لە کردار یاخود گفتار کە ئاگاداری بین. کە فەرمێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. هەر کەسێک بەقەر گەردی تۆزێک چاکە ئەنجام بدا ئەیبینێ. یعنی چی ئەیبینێ؟ یعنی پاداشتەکەی ئەبینێتەوە، پێی ئەدرێ لە ڕۆژی قیامەتە. و هەر کەسێکیش بەقەر گەردی تۆزێک خراپەکاری ئەنجام بدا ئەوە ئەیبینێتەوە، واتە سزاکەی ئەبینێتەوە و دووچاری ئەبێت لە ڕۆژی قیامەتە. و کاتێک کە دەشتێکێک هات بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی یا رسول الله عظني، فەرمووی ئەی رسول الله صلى الله عليه وسلم نەسیحەتم کە. سوورەتی زەلزەلەی بەسەرا خوێندەوە هەتا گەشتە فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. لەویایە فەرمووی كفاني واعظا يا رسول الله. فەرمووی رسول الله صلى الله عليه وسلم ئەوەندە ئامۆژگاریم بەسە. ئەوە بوو رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی فقه الرجل، بەڕاستی ئەو پیاوە تێگەش لە دینەکەی، زانی دینەکەی چییە. و هەر کەسێکی شتێ بگا لە دینەکەی و بزانە دینەکەی چییە، ئەوە الله جل جلاله ئیرادەی خێری پێی بووە. چونکە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ من يريد الله به خيرا يفقهه في الدين. و الله سبحانه وتعالى لە ئاەتانێکی ترا سەرنجمان بۆ ڕاکێشێ بۆ لای تەرازوی خۆی کە لە ڕۆژی قیامەتە دایانێ بۆ کردارەکانمان، کە ئێمە ئاگادار بین نەفسمان ڕابێنین لەسەر کردارە چاکەکان بۆ ئەوەی ترازوی چاکەمان قورسکەین و بیپارێزین لە کردارە خراپەکان بۆی ترازوی خراپەمان قورس نەبێ. چکە بەڕاستی والوزن يومئذ الحق فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون ومن خفت موازينه فأولئك الذين خسروا أنفسهم. الله سبحانه وتعالى فرمي الرجي قيامتها ترازو داني وإيوة كرداركاتان أبيوري. هەر کەسێ تای ترازوی هیچ چاکەکانی قورس بێ ئەوە سەرفراز بووە، خێری دنیا و قیامەتی دەستکەوتووە و ئەمین بووە لە شەڕی دنیا و قیامەت، بەهشتی بەدەستێنا و ئەمین بووە لە جەهەنەم. و هەر کەسێکیش ترازوی خراپەکانی قورس بێ ئەوە بەڕاستی تیاچووە، خۆی دۆڕاندووە. بۆیە تۆ ئێستا ئەو ترازوە لە پێش شای خۆت ڕاگرە، ڕۆژانە لێپێچینەوە لەگەڵ خۆت بکە. ئەمڕۆ چیم کردووەتە ناوی، ئەم شەو چیم کردووەتە ناوی، و بەردەوامیش کە ڕۆژە بێتەوە پێشەوەی هەڵسیت و دەست بەکاربی بەرنامەیەک و خشتەیەک بۆ خۆت دابنێ کە کۆمەڵێک چاکەی باش
لبرنامج كتابي ولا خشت كتابي أمر بخيتنا بي وبهمان شيء وبرنامج بخود دابني خشتي بخود دابني كهرشي خرابيك هي أمر أخوتي لي باريزيو نيخيتنا تراز وكتوا ويا الله سبحانه وتعالى لا تكترا فرمي ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا فرمي إما بروجي قيامة ترازو تنبوداني هيج نفسك يكزر ظلمي ليناكره يكزر ظلم لهيج نفسك ناكره حتى شي وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين أجر بيتو شاككت ياخذ خرابكت بقدر گردێکیش بێ گەردی تۆزێک بێ لە ڕۆژی قیامەتە ئەهێنرێ بۆت ئەگەر لە چاکە بێ خرێت تای ترازوی چاکت ئەگەر لە خراپەش بێ ئەخرێت تای ترازوی خراپەت لەسەر هەمووی محاسەبە ئەکرێی بۆیە تۆ لە دنیایە ترازوەکەت لە پێش چاو بگرە و محاسەبەی خۆت بکە وەکو چۆن عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ئەمیری ئیماندارانی فەرموو حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وزنوا أنفسكم قبل أن توزنوا وتهيئوا للعرض الأكبر يفرموا أي خلقينا محاسبي نفسي خوت أمكن محاسبي نفسي خوت شون دس بي أكيتو شون يكي إسا باس يكي ويفرموا كيشانو بيواني خوش أمكن بيش أوي محاسبة بكرينو پێش ئەوەی لەلایەن الله جل جلاله کێشان و پێوانە بکرێن و خۆتان ئامادە بکەن بۆ ئەو ڕۆژەی کە هەموو کردارەکانتان تایە عەرض ئەکرێ و لەوێ بڕیار ئەدرێ لەسەر سەر ئەنجامی کردارەکانتان محاسبەی نەفس زانایانمانە فەرموون چوار قۆناغە محاسبەی نەفس زانایانمانە فەرموون چوار قۆناغە قۆناغی یەکەمیان بریتیە لەوەی کە محاسبەی نفسی خۆت بکەی لەسەر فەضائل بۆ لە دەستت داوە محاسبەی نفسی خۆت بکەی لەسەر چاکەکان بۆ هەر نەتکردوون بۆ دوور بووی لێیان ئەمە قۆناغی یەکەمێ حەسرەتی لەسەر هەڵبکێشی لە دنیایە بۆی پابەندتر بی بە شەریعەتەوە پێشەوەی قیامەت بێ قۆناغی دووەمیان بریتیە لەوەی کە بۆچی چاکەکانت ئەنجام داوە بەکەم و کوڕیەوە بۆ نەتپاراستووە بۆ لەو پەڕی چاکیە ئەنجامت نایەوە هەندێکیان کەم و کوڕیتیا بوو یەکەمیان بۆ چاکەکانە لە کیس چووە دووەمیان بۆچی چاکەکانێ لەو پەڕی تەواویە ئەنجام نەداوە کەم و کوڕی تێکەوتووە سێمیان بۆچی خراپەکانت ئەنجام داوە نابێ ئەنجامی بدەیت بە دەستی لێ هەڵگری چوارەمیان بۆچی قەرەبووی ئەو خراپانە ناکەیتەوە کە ئەنجام داوە ئەمە چوار پلەیە بۆ محاسبەکردنی نەفسی خۆت و ئەم محاسبەکردنە ئەبێ دوو کاتی تایبەتی هەبێ کاتێکیان لە دوای نوێژی بەیانیەوە کە ذیکرەکانە خوێنی بمێنیتەوە بڕێک کات دیاری بکەی بۆ محاسبەی نەفسی خۆت باشترین شتیش خوێندنەوەی قورئانە و بەراوردکردنی نەفسی خۆتە پێی و محاسبەکردنی و محاکەمەکردنی بە ئاەتەکانی الله جل جلاله ئەمە باشترین شێوەیە و باشترین کاتە کە صالحینی ئەم ئومەتە هەمووی وای کردو کاتی دووەمیشیان بریتیە لە بینی نوێژی مەغریب و عیشایە کە کاتێکە زۆر کەس بێئاگایە لێی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی الله لێ بێ نەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی الله لێ بێ ئەو کاتە بە ناشئەة اللەیل ناوەبن فەرموون وەکو ئیمامی ئەجوڕی هێناویەتی لە کتابی قیام اللەیلە ئەفەرمێ ئەو کاتە باشترین کاتە بۆ محاسبەکردنی نەفسی خۆت لەسەر ئەو ڕۆژەکە چۆن بەسەرە بردووە لەسەر ئەو ڕۆژە چۆن بەسەرە بردووە و ئەم شەوەی لە پێشتە چۆن بەڕێیکەی ئەو دوو خاڵە ئەو ڕۆژەت چۆن بەسەر بردووە ئەو شەوەی لە پێشتە چۆن بەڕێیکەی چونکە بەڕاستی وەکو ئیمامی ئاجوڕیە فەرمێ کە شەو دادێ بەسەر نەوەی ئادەمە بەسەر ئینسانە شەوەکە پێڵێ ئەڵێ ئەوە هاتووم و تۆ گەشتووی پێم
کارم تیا بکە پێشەوەی بڕۆم و جارێکی کە نەمبینیتەوە. شەوەکە خۆی بە تەبیعەتی حاڵوات پێڵێ ئەوە ئەم شەوە من هاتووم کارم تیا بکە پێشەوەی بڕۆم و هەرگیز نەمبینیتەوە چکە نایەتەوە کاو شەوڕێ. بۆیە محاسبەی خۆتەکەی لەسەر ئەو ڕۆژە چۆن بردووتە بەڕێوە و چۆن بەسرت بردووە چکەم و کوڕیەکت تایە هەبووە بڕیاری پڕکردنەوەی دەی بۆ بەیانی و ئەم شەوەش چۆن بەسەر بەرم. واڵێن سونەتە 6 ڕکعات نوێژ بکەی ئەلەویایە لەو 6 ڕکعات نوێژەیە هۆشی لای ئەم بابەتانە بێ کە باسمان کرد. و لە دوای نوێژی بەیانیەوە بە هەمان شێوە محاسبەی نەفسی خۆت دەست پێ بکەیتەوە بەو شێوەیە کە ئەم ڕۆژە ئێستا من پێی گەشتوم پێم ئەڵێ ئەوە هاتووم ئەڵڵام تیا ڕازی بکە جەلە جەلالوو کردارم تیا بکە چونکە کە ڕۆشتم نامبینیتەوە. بەو شێوە تەماشای ڕۆژ و شەو بکە کە ڕۆشت نایبینیتەوە. لەو ڕوانگەیەوە توانی نەهێڵی ئەو ڕۆژت بە فیڕۆ بچێ و نەهێڵی ئەو شەوەشە بە فیڕۆ بچێ. بۆیە ئەو ڕۆژە پێت ئەڵێ ئەوە هاتووم لە بەردەستم کارم تیا بکە چونکە کە ڕۆشتم نامبینیتەوە تۆش بڕیارە دەی بە فیڕۆی نەی. و لەسەر و هەموو ئەو بابەتانەوە کە لێو داواکراوە پەرەدانە بە تەوحیدەکەت پاراستنی و گرنگیدان پێی. ئەنجا دوا ئەو پاراستنی فەرضەکانە، ئەنجا دوا ئەو پاراستنی سونەت و فەضائیلەکانە، ئەنجا دوا ئەو پاراستنی ئەخلاق و ڕەوشت و ئادابەکانە کە بێ ئاگاداری بی لەو ڕۆژەیە هیچی بە فیڕۆنەی. شەویش هاتەوە بە هەمان شێوە لە پێشینەی کارەکانی پەرەدانە بە تەوحیدەکەت و زیادکردنی چونکە هەتا تەوحید لە ئینسانە زیاد بە ئیمانی زیاکە هەتا ئیمانیشی زیاکە عەبدێکی باشترە بێ عەبدێکی ساڵحترە بێ و ئەتوانێت کردداری باشتر بکە و نەفسیەتی بەرزتر بکاتەوە و لە بارزەکانی پێ بەدەست بهێنێ. وێ بەڕاستی ئەبەم شێوە محاسبەی خۆت بکەی لەو دوو کاتەیە بەو چوار پلەی باسمان کرد ئینشاءڵڵا سەرفرازە بی و گۆڕانکاریەکی زۆر گەوراکەی لە نەفسی خۆتە. هەر کەسێ 40 شەو پابەندی ئەو یاسایە بێ کە یەکێک نەبووە لە ئەولیای ئەڵڵا لە صالحین پابەندی نەبێ، یەکێک نەبووە لە ئەولیا و صالحین پابەندی نەبێ ئیلا ئەو ئینسانە لە دوای 40 ڕۆژ گەورەترین دەرئەنجامە بینێ و گەورەترین با بڵین گۆڕانکاری لە خۆی ئەنجامەدا. بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرموو ئیذا ئەصبحتە فلا تنتظر المساء وإذا أمسيت فلا تنتظر الصباح. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ ئاوەهایە فەرموو ئەگە عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەی فەرموو کە شەوە بەسەر هاو وا لەو شەوەیە کار بکە تۆ ناگەیتە بەیانی، کە ڕۆژیش بەسەرا هاو وا لەو ڕۆژەیە کار بکە تۆ ناگەیتە ئێوارە ئەمری. بۆیە کار بکە پێشەوەی ڕۆژێک بێ کە نامەی کردارەکان ئەدرێ بەدەستەوە بڵێ مالی هذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها بحسرتەوە بڵێ ئەی واوەیلا بەخۆم ئەم نامەی کردارە کە پێم دراوە ئەمە چییە؟ ئەوەی بچووکە تۆماری کردووە، ئەوەشی گەورەیە تۆماری کردووە، هیچ چی لە کیس نەچووە بەقەدەر گەردی تۆزێکیش. بۆیە تۆ نە بەقەر گەردی تۆزێ چاکە بەکەم بزانە نە بەقەر گەردی تۆزێ خراپەش بەکەم بزانە، چونکە پێ ئەچێ ڕۆژێک بێ لە بەردەم ترازووە بووە سێنرەی بەقەر گەردی تۆزێ چاکەت بێ تاوەکو ترازوی چاکانە قورس بێ بچیتە باشتەوە، یاخود پەنا بە ئەڵڵا گوێ بە خراپەنەی ئەنجامی بدەیت بەقەر گەردی تۆزێ خراپە ترازوی خراپەکانی قورس بکە پەنا بە ئەڵڵا ڕاپێشکرێی بەرەو جەهەنەم. بۆیە الله سبحانه وتعالى زور بروني لقرآن بما نفرميتي يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله. دعوات لأكا ئاگاداری نفس بی کە چی پێشەخا بۆ بەیانی پێش ئەوەی ئەو داوایەت لێ بکە سەرەتا فەرمانێ بە تەقوا پێیەکە هی ئەڵڵا جەلە جەلالوه لە دوای داخوازیەکەش دیسان فەرمانێ بە تەقوای ئەڵڵا پێیەکە جەلە جەلالوه. ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ئەگەر ئیمانداری محاسەبەکردنی نەفست یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئیمانت، ئەگەر ئیمانداری یەکێکە لە شوعەبەکانی ئیمانت دەستی پێوە بگرە.
ئەفەرمێت تەقوای ئەڵڵا بکە سنوورەکانی مەبەزێنە لە نێوان خۆت و ئەڵڵایە پارێزبەندیەک دابنێ بەچی ئەو پارێزبەندیە چییە؟ بریتە لە فعل الأوامر وترك النواهي فەرمانەکان جێبەجێ بکە قەدەغەکراوەکانیش خۆتی لێ بپارێزە و دوور بکەوەرەوە پاشان ولتنظر نفس ما قدمت لغد هەر کردارێکی هەر کردارێکە کرد ڕاستە و خۆ پێش ئەو کردارە بیر بکەرەوە ئەم کردارە بۆ قیامەتم باش ئاخرە ئەگەر فریانەکەوتی پێش کردارەکە بیر بکەیتەوە لە ناوەڕاستیان بیر بکەرەوە بۆ قیامەتم باش ئاخرە ئەگەر ئەو کاتەش فریانەکەوتی لە دواییە بیر بکەرەوە بۆ قیامەتم باش ئاخرە ئەگەر بۆ قیامەتێ باش بوو لە پێشا بیرێ لێکردەوە پێش ئەنجامدانی ئەوە زۆر بە چاکی ئەنجامێدەی ئەگەر لە ناوەڕاستیان بیرێکەوتەوە ئەگەر ئەوەی لە سەرەتاشە لە دەست دەرچووپێ ئەوەی کەماوە زۆر بە باشی ئەنجامێدەی ئەگەر تەواویشی کردبێ بڕیارەدەی زیاتر و زیاتری لێ بکەی لە ڕۆژانی داهاتووە خۆگەر بێت و لە سەرەتایە بیر بکەوێتەوە بە تەمامی بە خراپی ئەنجامی بدەی ئەسڵەمیتەوە بە چاکی ئەنجامێدەی لە ناوەڕاستا بیر بکەوێتەوە هەندێکت بە خراپی ئەنجام دابێ بڕیارەی ئەویکەی بە چاکی ئەنجام بدەی و بە هەمان شێوە لە کۆتاییە بیرێکەوت بێتەوە خراپ ئەنجامە دابێ حەسرەتە هەڵەکێشی تەوبەی لێ ئەەکەی بڕیار ئەدەی جارێکی تر بە هیچ شێوەیە بە خراپی و کارە ئەنجام نەدەیتەوە بۆیە دوا ئەوە فەرمێ واتقوا الله اتقوا الله یەکەم دووەم ولتنظر نفس ما قدمت لغد سێم دیسان واتقوا الله دیسانە فەرمێ الله سبحانه وتعالى تقوای الله بکەن چونکە إن الله خبير بما تعملون سيركي ناوي چی هێناوە الخبير الله جل جلاله خبير بوي ئێوایکەن خبيرش الذي يعلم دقائق الأشياء وردەکاری هەموو شتەکان ئەزانێ بەقەر گەردی تۆزێکیش وردەکاری ئەزانێ وێ بەڕاستی الله سبحانه وتعالى لەسەر هەر هەمووشی محاسبەمانەکە وەکو خۆی فەرمێ يوم يبعثهم الله جميعا لروجي قيامته الله جل جلاله هر همومان زیندووە کاتەوە یەک ئینسان نامێنێ زیندوو نەکرێتەوە و پرسیاری لێ نەکرێ فينبئهم بما عملوا أحصاه الله ونسوه ئاگاداریانەکاتەوە لە هەرچی کردارێ کردویانە چاک بێ ئاخرات الله سبحانه وتعالى هەر هەمووی لە لای خۆی تۆمار کردووە لە کاتێکە عەبدەکان بۆ خۆیان لە بیریان کردووە و تۆماریان نەکردووە بۆیە ئینسانە بێ محاسبەی نەفسی خۆی بکە تەنانەت لەسەر خەتەڕاتی دڵیشی نەک هەر لەسەر کردارەکانی یاخود لەسەر گفتارەکانی بەڵکو ئەبێ الله سبحانه وتعالى بەڕەقیب بزانی بەسەر دڵ و دەروون و ناخیشتەوە بۆیە الله جل جلاله لە قورئانە فەرمێ واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه أي خلقي نبزانا الله سبحانه وتعالى أزانت چی لە ناختانە هەیە چی لە دڵ و دەروونتانە هەیە ئەوەی کە هێشتا نە بە زمان و تووتانە نە بە کردار ئەنجامتان ناوە لە ناو دڵ و دەروونتانە الله سبحانه وتعالى ئاگادەریت و خۆتان بپارێزن لە سزای الله یعنی شتێ لە دڵ و دەروونیشتانە گەڵاڵە نەبێ کە تووڕەکردنی الله سبحانه وتعالى بدوايا به ويفرمي يعلم ما في أنفسكم فاحذروه أي فيما يوجد في أنفسكم من شر أقداري خوتان بن هر شر لظلو درون تانا به الله جل جلاله أقداريتي ومحاسبتنا كال سري وسزاتنا دال سري والله سبحانه وتعالى أفرمي يوم تجد كل نفس ما عملت من خير محضرة وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه أفرمي لروجي قيامته إنسان كان هار كرداري كان كردبه يوم تجد كل نفس ما عملت هر شيء كردوه ما عملت أو عامة هار كرداري كردبه بدمي بضلي بجستي هر شيء كردبه أي بينيته من خير محضرة أجر خير به أو بأما ذكراوي لبردبيا أو باداشتكيتي أجر خرابش به وما عملت من سوء خرابش به سزعك يبينه كسزعك يبينه أو وقت تود لو أن بينها وبينه أمدا بعيدا أو وقت على خوزقايا نيواني منو تو أم كردا على خرافة فقر نيواني خور هلات وخور عواب ياخذ زيادة له أمدا بعيدا
بۆ لەبەرەوەی سزاکەیە بینێت چەند قورسە چەند گەورەیە حەز ناکە نزیکی بکەوێت حەزەکە دوورکەوێتەوە لێ. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە تەفسیری ئەو ئاەتەیە فەرمێ کاتێک کە کردارە قێزەونەکەی خۆی ئەبینێتەوە و بۆنی کردارە قێزەونەکەی ئەچێ بەسەریا لەو کاتەیە لە بۆنەکەی بێزارە بێ و خواخوایەتی نێوانی خۆرهەڵات و خۆر ئاوا دوور بکەوێتەوە لە بۆنی ئەو کرداری. ئەمە کۆمەڵێک ئايات بوو لەگەڵ ئەقوالی عولەما کە لەسەر ئاەتەکان فەرمویانە بۆ محاسبەکردنی نەفسی خۆمان.